من تورانومێت دانیشتووی شاری هەڵەبجەم لە ساڵی 2014 پەیمانگای هونەرجوانەکانی هەڵەبجەم تەواو کردووە و نزیکەی 10 ساڵە بێ لە قوتابخانەی شارە زوور وانەی هونەر ئەڵێمەوە. لەگەڵ ئەمەیە کاری سربەخۆم هەیە و دایکایەتی ئەەکەم و کوڕێکم هەیە. هەر تۆی وڵاتی جوانم، هەر تۆی وڵاتی ئەوە دوو جار دووبارە کەرەوە، هەر تۆی وڵاتی جوانم. هەرچەند ئەمە لە بوارەکەی خۆم زۆر جیاوازترە، بەڵام وەکو خولیایە کە توانیومە سوپاس بۆ خواتیایە سەرکەوتوو بم و بەردەوام بم، توانیومە بیکەمە کارێکی سربەخۆ بۆ خۆم و لەگەڵیا زۆر ئاسوودەم. ئەو بەدلانەی کە ئێمە ئامادەیەکەین و ئەیهێنینە دوکانەکەمان کارگەی تایبەتمان هەیە، لە کارگەکەمان هەر کەسێک بێوێ هەر ستایلێکی بوێ هەر جۆرێکی بوێ ئەو بەدلەیە کە خواستی لەسەرێتی و بەدلەی دڵخوازی خۆیەتی ئێمە ئەتوانین بۆی ئامادە بکەین. و هەروەها خۆم کاری دوورینی بەدلەکانەکەم بۆ ئەو کەسانەی کە خواستیان لێ خۆم کارەکەیان بۆ ئەنجام بم، خۆم کارەکەیان بۆ ئەنجامەیەم و ئەگەر بیانەوەی دیزاینی تایبەتیان بۆ دروستکەین ئەوە بەپەی ئەو شتانەی کە ئەوان بۆ نمونە لە خەیاڵی خۆیانە هەیە ئێمە بە دیزاین بۆیان داڕێژینەوە و لەگەڵ شێوازی جەستەیانە ئەیگونجین. و هەروەها ئەو بووکانێکی ئێنە ئێرەش ئێمە یارمەتیانەی لە هەڵبژاردننی بەدلەکانە، چونکە زۆر گرنگە تۆ ئەو بەدلەی هەڵی ئەبژێری لەوانەیە بەدلێکی زۆر جوان بێ بەڵام گونجاو نەبێ لەگەڵ شێوازی جەستەتا، ئەوە زۆر گرنگە. من وەک خۆم لەبەر ئەوەی لە کارەکەیە شارەزایم هەیە و ئەتوانم بۆیان ڕێک بخەم یارمەتیانەیە. ئەوانم لە ئێوە نەوەکانی ئێوە و نەوەی نەوەکانی ئێوەش خۆش. ئێمە وەکو سندیکای هونەرمەندان لە ئێستا سەرقاڵی خۆ ئامادەکردنین و لە پرۆڤیان بۆ نمایشی شانۆیی زەرو کە بڕیارە لە فیستیڤاڵێکی نێودەوڵەتی لە شانۆی شەقام لە کەرکووک پێشکەش بکرێ لە مانگی 11. و سەرباری ئەمە ئێمە وەکو سندیکای هونەرمەندانی هەڵەبجە بەشدار بووین لە چەندین فیستیڤاڵ و نمایش کە لە دەرەوە بوو بێ یاخود لە ناوخۆ و توانیومانە خەڵاتی زۆر باش بەدەست بهێنین. و هەروەها کچانی هەڵەبجە کە کاری سربەخۆ ئەکەن یاخود کارێکی هونەری ئەکەن، سوپاس بۆ خێزانەکان کە زۆر پشتگیر و یارمەتی دەریانن و منیش یەکێکم لەو کچانەی کە خێزانەکەم هاوکارمە لەمەیە. شەوانە ئەکرێ بەهۆی کارەوە زۆر درەنگ بڕۆینەوە، زۆر جار سعات 12:30 لە پرۆڤە ڕۆشتوونەتەوە. ئەمە ئەگەر پشتگیری خێزان نەبێ ئێمە ناتوانین بەردەوام بین. لێرەوە ئەمەوە سوپاسی هاوسەرەکەم بکەم کە زۆر پشتگیرم بووە. هێ کۆیلەی دەربار پێت وا بوو نازانم بە تەمای چیت؟ چەندین ساڵە چیم لێ شاریتەوە؟